ئایزان لە دوای ناوڕەکەەوە سڵاتان لێبێت تەوەری ستۆدیۆمان هەیە پەیوەند بۆ ئەومە بەسەر میوانێکمان هەیە سەبارەت بە کۆنفرانسی زمانی کوردی لە لەندەن دکتۆرە شیلان پرۆفیسۆر و مامۆستای زانکۆ دکتۆرە بەخێر بێت سەر دکتۆرە ئەگەر پێمان بڵێ کۆنفرانسەکە چۆن بەڕێوە چوو چەند ڕۆژ بوو کورتێکمان لەسەری بۆ باسکەیت لە ڕاستیدا کۆنفرانسەکە 5 بێت ئێشتا بەڕێو نەچوە باڵێ 5 بێت دووەمی کۆنفرانسا کە ڕێکخراوی کانگا بە دەستخۆشێکی زۆرەوە لە شاری لە وڵاتی بەریتانیا و لە شاری لەندەن سازی کردووە کە ئەم ساڵ لە ناونیشانی کۆنفرانسەکەمان یەکخستنی دروستنووسینی زمانی کوردیە کە ئەمە بەڕاستی هەوڵێکی زۆر گرنگە بۆ ئەوەی بتوانین ڕێگە چارەیەک یاخود ڕێکارێک پێشکەش بکرێت بە ئەو پاشاگەردانەی لە نووسین و ڕێنووسی زمانی کوردیدا هەیە. خۆش بێ دکتۆرێکیان با باسێک لەوە بکەین هەمیشە وتێت لەوەی کە زمانی دایک شووناس و ناسنامەی هەر نەتەوەیەکە کە هەیبێت تا چەند گرنگە گرنگیدان بە زمانی دایک کەس ئەم کۆنفرانسە لە شاری لەندەن ئابەستێت کۆنفرانسەکە و لەسەر زمانی کوردیە. بڵێ پێناسی زمان ئەگەر لە فۆرمێکا بۆ هەموو ئەو چەمکانی کە باسی لێوە کرێ بکرێت بریتە لە پێڕەوێکی دەرونی و کۆمەڵایەتی و ئاوەزمەندی و دنیابینی و تێفکران و ڕەسەنایەتی و کللتور و فەرهەنگی و دابوونەریتی هەر نەتەوەیەک بۆیە نەک تەنها ناسنامە بەڵکو لایەنی ئاوەزمەندی ڕەسەنایەتی دابوونەریتمان فەرهەنگمان بنیادی هەر نەتەوەیەک لە ناو زمانەکەی هەڵگیراوە لەبەر ئەوە ئێمە چندێک گرنگی بە زمانەکەمان بین ڕاستەخۆ گرنگی بە نەتەوەکەمان بە فەرهەنگمان بە ڕەسەنایەتی و دابوونەریتمانە دەین بەداخەوە لە ئێستادا ئێمە ئەو ڕێکارانەی کە ئەبێل لە بەرامبەر بە بەکاربردننی زمانی ستانداردی کوردی کە هەمانە بەڵام لە بواری جێبەجێکردنە ئێمە کێشەمان هەیە گیناوەکو لە بواری سیاسەتی زمانیە هەمانە بەڵام نەچۆتە بواری پلانی زمانیە و حکوومەت نەیکردووە بە کارنامەی خۆی کە ئەمە لەسەر تاسەری کایەکانە کە زمانی ستاندەر ئەبێ تیا بەرجەستە ببێت بۆیە هەوڵدان بۆ گرنگی بە زمانی دایک و چۆنێتی بەرجەستەکردنی و بەکاربردن و کارێکیکردنی ئەرکی هەموو تاکێکە کە خۆشبەختانە ئێستا ڕێکخراوی کانگا ئەو ئەرکەی خسووتە ڕەشانی خۆی بەڵام لە بنەڕەتە ئەگەر ئێمە بمانەوێت چارەسەرێکی کڕۆکی بۆ بکەین ئەرکی حکوومەتە چونکە ئەبێ حکوومەت جڵەوی ئەمە بگرێ حکوومەت ئەبێ ئەمە بڕیاری جێبەجێکردنەکەی بۆ دەرکا چونکە ئێمە بەپێی دەستوری عراق بەپێی دەستوری هەرمی کوردستان لە یاسای زمانە فەرمیەکانە ئێمە زمانی ستانداردمان هەیە بەڵام پێویستی بە بڕیاری سیاسی دکتۆر ئەگەر پرسم بۆچی لە لەندەن و لەوێ ئێوە جەخت لەسەر چیەکەنەوە ئەتانەوێت پامەکەتان چییە ئامانجتان چیە بێت ئەمە لە لەندەن کە کراوە هەم بۆ کوردانی تاڕاوگەی لەلایەک هەم بۆ کوردانی هەر 5 پارچەکەی کوردستانە و بە تایبەتیش بۆ هەرمی کوردستانە کە ئێمە ئەتوانین لەوێ کۆکراوەیەک بێت بۆ هەموو کوردان کە ئێمە چۆن هەوڵ بین بە کۆکردنەوەی یەکەمیشت ئەو هەوڵە تاکە کەسیانی کە کراوە لەو بوارەیە بۆ یەکخستنیان و هەوڵدان بۆی کە بکرێت بە دامەزراوەیەک و بکرێت بە ڕێکارێک پێشکەش بە حکوومەت بکرێت بۆ جێبەجێکردنی بە تایبەتی لە هەرێمی کوردستاندا. زۆر باشە دکتۆرە ئاماژەت بۆ کرد کە ئەم کۆنفرانسە لە لەندەن بەڕێوە ئەچێت بۆ کوردانی ئەوێشە بەڵام تا چەند گرنگە لەوەی کە ئێمەش خۆمان گرنگی با زمانی دایک بین ئەگەر لەلایەنە ئەدەبیەکە و ئێمە بین باس لە زمانی دایک بکەین لەوانەیە ئێمە لە سەردەمێکەوەمان لێبێت کە ئێستا ئەیبینین کە خەریکە زمانی کوردی هە لە ناو وڵاتەکەی خۆمانە نونەتەوەکەی خۆمانە خەریکە ئەبێت با زمانی دووەم بەداخەوە لەوانەیە وای لێبێت ئێمە نووسەرێکی زۆر باشمان هەبێت لە داهاتوودا و خوێنەرێکی باشی کوردیمان هەبێت لە داهاتوودا. بەڵێ بەدڵنیاییەوە بەداخەوە ئەو کارانی کە ئێمە بەرامبەر بە زمانەکەمان کردومانە بە تایبەتی لەم 30 ساڵی ڕابردووی حکومڕانی کووردا بەڕاستی هیچ کاتێک دوژمن بە زمانەکەی ئێمەی نەکردووە یەکێک لەوانە کە پێڕەوی جوج زمانیە بە نائاگایانە و بەبێ ئەوەی کە ئێمە کۆت و بەندی بکرین و بەپێی مەرجەکان زمانی ستاندارەکە جێبەجێکەی لەگەڵ پێڕەوی جوج زمانیە کە ئەمە بەڕاستی کاریگەریکی ڕاستە خۆی هەبوو لەسەر پاشەکشەی زمانی کوردی بە تایبەتی لە قوتابخانە تایبەتەکانە ئێمە چەندین جار پێش نیازمان کردووە بۆ بە هەمان شێوەی قوتابخانەی تایبەت قوتابخانەی کوردی ناکرێتەوە کە ئێمە تاکەکانمان بە تایبەتی 10 ساڵی تەمەنی یەکەمی هەر منداڵێک زۆر گرنگە بۆ پرۆسەی زمان پژانی کامەڵبوونی فەرهەنگەکەی بەڵێ بەدڵنیاییەوە
ئەگەر هاتو هەر کێشە و ئارەشێک لەو قۆناغا بۆ منداڵ بۆ زمانەکەی دروست بێت کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کەسێتی ئەبێ لەسەر دنیابینی لەسەر لایانی دەرونی لە لایانی کۆمەڵایەت و لایانی پەروەردەیشی ئەبێت. زۆر ڕاستە دکتۆرە باسی ئەوت کرد کە بە تاکلایەنە هەر کەس لە ئەستۆی خۆیەوە کە ئەم بەرپرسیارەتە بگرێتە ئەستۆ چەند کاریگەری ئەبێ ئەگەر ئێمە هەموو زمانێکی گشتیمان هەبێ پێکەوە کاریگەرەکانی لە ناو لە دەرەوە چۆنی ئەبێت. زمانی ستاندارد خۆی کە هەموو نەتەوەیەک زمانی ستانداردی هەیە ئێمە بەداخەوە ناین لێکۆڵنەوەی زانستیانە بکەین تەنها کورد نین ئێمە لە چەند دیالکتێک پێگاتوین زمانێکی بوو فەڕەنسا حەڤە دیالکتی هەیە بەڵام لەگەڵەوە زمانێکی ستانداردی هەیە وڵاتێکی کو نەیجیریا 500 دیالکت و شێوەزاری هەیە بەڵام زمانێکی ستانداردی هەیە بۆ نەتەوەکە زمانی ستاندارد زمان حاڵی هەموو تاکەکانی ئەو نەتەوەیە بە هەموو شێوەزار و زارۆچکەکانیەوە لەبەرەوە زمانی ستاندارد قەت جێی شێوەزار ناگرێتەوە ئێمە ئەبێ بزانین کەسێتی زمانەکەمان بەسراوەتەوە بەوەی کە ئێمە چەندێک زمانی ستانداردەکەمان جێبەجێ بکەین یەکێک لە پێوەرەکانی بەنێودەوڵەتی بوونی هەر زمانێک بریتێ لە جێبەجەستەکردن و جێبەجێکردنی زمانی ستاندارد لە ناونەتەوەکەی خۆیان هەم لە ڕووی دروستنووسین و ڕێزنووسەوە هەم لە ڕووی ئاخاوتنەکەیەوە ئێمە بەداخەوە ئەمە کاریگەری لەسەر پێگەی کەسێتی زمانی کوردی هەبووە ئێمە زمانی کوردی خۆشبەختانە پێگەی نێودەوڵەتی هەیە کە ئێمە تا ئێستا نەتەوەکەمان پێگەیەکی نێودەوڵەتی نیە لە ناونەتەوەی گرتوەکانە بەڵام زمانی کوردی بەپێی دەستگای ETS ئەمریکی کۆدی ژمارە 342 وەرگرتووە بەپێی ئینسکلۆپیدیای سویدی بەپێی سەرژمێری زمانە زیندووەکان کە ئێستا زیاتر لە 7 ملیار و نیو دانیشتووی سەرزەوی هەیە زیاتر لە 6500 زمانی زیندویان هەیە خۆشبەختانە کورد لە سەرژمێری وڵاتە ئەوروپیەکان بۆ زمانە زیندوەکان کۆدی ژمارە چلی وەرگرتووە بەڵام کە دێنە سەر ئاستی هەرێمی کوردستان کێشەکە خۆمانین کە بەداخەوە نەمانتوانیوە ئەم پێگەیە بچەسپێنین. دکتۆر ئەمیز ئەوە بزانم کەواتە ئێوە لە جێگیرکردنی زمانی ستانداردا بە هەموو شێوەزارەکانەوە یان ئێمە یەک شێوەزارمان جیا کردوێتەوە کە تەنها ئەوەیان بێت خۆی زمانی ستاندار ئێمە جێی ناکەینەوە زمانی ستاندار کۆمەڵێک پێڕە و پێودانک هەیە کە وا ئەبێت ئەو زمانە ببێتە زمانی ستاندار چەند ڕێگەیەکمان هەیە بۆ ستانداربوونی هەر زمانێک یا ئەوە تا زمانێکی بیانی ئەهێنین زاڵیەکەین بەسەر شێوەزارەکان ئەوکو بۆ نمونە لە هەندستان زمانی ئینگلیزی بۆتە زمانی ستانداردی وڵاتە ئەوە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە کە ئینگلیز شۆ وڵاتی داگر کردووە یا ئەوە تا هەڵکەوتەی یەکێک لە شێوەزارەکان خۆیان هەڵکەوتەیەکی گەشەی زارەکە لە ڕووی ڕۆشنبیری و ئەدەبی و فەرهەنگیەوە خۆی ئەسەپێنێت ئەبێتە ستاندار ئێمە خۆشبەختانە شێوەزاری کرمانجی ناوەڕاست هەڵکەوتەی شێوەزارەکە بەپێی بەڵگەی مێژووی بەپێی بەڵگەی دەستوری بەپێی بەڵگەی فەرهەنگی و ئەدەبی وای لێ هاتووە کە لە دەستوری عێراقا لە مادەی 14 بە زمانی فەرمی نەک تەنها کوردستان عێراقش دیاری کراوە ئێستا خۆشبەختانە لە عێراقی فیدراڵە دوو زمانمانەیە کە زمانی یەکەمن زمانی عەرەبیە لەگەڵ زمانی کوردی کە شێوەزاری کرمانجیە بۆیە ئەمە خۆی هەڵکەوتەی شێوەزارەکە وای لێ کردو کە بێتە زمان تەبان ئێمە کۆمەڵک توێژینەوە کراوە لەسەر ئەوەی کە چۆن ئەم زارە بووە بە زمانێکی ستاندار و چۆن توانێتی پێگەی خۆی لە ناو زارەکانی ترا بکاتەوە. زۆر باشە کاتە دکتۆرە ئەتوانین بڵێنەوەی کە زمانی کوردی فەرهەنگێکی دەوڵەمەندی هەیە هەرچەند لێ قوڵ بیتەوە لەوەی کە ناتوانین بڵێن من زمانزانێکی زۆر زۆر شارەزا و بەتوانم چکە فەرهەنگەکەمان زۆر زۆر قوڵ و بەدڵنیاییەوە زمانی کوردی یەکێک لەو سەرژمێریانەی کە بۆی کرا لە مانگی 2023 بوو خۆشبەختانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە پێی ژمارەی ڕێژەی ژمارەی وشە لە وشەدانی زمانەکەیە پێش زمانی فارسی و تورکی کەوتووە ئێمە لە ساڵی 2023 خاتو سەحر معیزی لە ڕۆژهەڵاتی کوردستان فەرهەنگێکی بەس بۆ شەبەنگی ڕەنگ داناوە تەنها بۆ شەبەنگی ڕەنگ لە زمانی کوردیە 74,000 وشەمان هەیە 4,000 بەس تەنها بۆ ڕەنگ ئێمە بەس تەنها ڕەنگی ڕەش سەودا شەبەنگی هەیە لە کاڵەوە بۆ تۆخ بەس تەنها ڕەنگی بەڵک 2689 زۆر زۆر دەوڵەمەندی بەس بەداخەوە ئەوە ئێمەی نەمانتوانیوە لەم گەنجینەیە لەم کانیا ئەوەی کە گرنگە باڵێ هەڵی بگوازین لێی دکتۆرەکە پرسیارێکم کەواتە ئێمە بۆ هەموو دەستاژەیە گوشیکی کوردیمان هەیە بەدڵنیاییەوە بەڵێ بەدڵنیایە بەس کێشەکەمان لە چیایە لەوەیە کە کەمی فەرهەنگە بنەڕەتیەکانمان کە ئەوە کوتمان ئەرکی حکوومەت و ئەرکی ئەکادیمیای کوردی و دامەزراوەکانی پەیوەست بەوەن کە خۆشبەختانەمە کاتی خۆی کۆڕی زانیاری کوردمان هەبوو کە توانی بۆیان ئەم جێگە و پێگەیە بۆ ئێمە پڕ بکەنەوە بەڵام ئێستا ئەوە سنتەرێک دامەزرگاوەیەک دەستگایەکمانی ئەوی شەبکە خاڵێکی تریش بریتێلەوەی کە ئەو کەسانی کە نووسەرن وەرگێڕن
کەسانی ڕۆشنبیر ئەبێت لە جیاتی ئەوەی پەنابەرن بۆ وشەی بیانی زاراوەی بیانی پێویستە کابگەڕنەوە بۆ ڕەسەنی زمانەکە چکە ئێمە چوار جۆر وشەمان هەیە لە زمانە کە ئەبێ نووسەر ڕۆشنبیر وەرگێڕ یاخود هەر کەسێک کە ئەوێ بۆ زمانە قسە بکایە بنووسێ پەنای بۆ بەرە یەکەمینیان وشەی ڕەسەنی زمانەکەیە هەتا لە ڕەسەنایەتی زمانەکە وشەی ڕەسەنی زمانەکەت هەبێت نابێت بچیت بۆ ئاسیتر دووهەمینیان ئەگەر نەبوو وشە داتاشینمان هەیە هەر لە زمانەکەی خۆت وشە دروستەکەی بۆ نمونە ئێمە گوڵە بە ڕۆژەمان هەیە گوڵ بە دەممان هەیە ئەمانە لە دوو فۆرمی وشەکەی خۆمانەوەە سێهەمینیان زاراوە زانستیەکەیە ئەگەر نەبوو ئەچیتە سەر ئەنجا نەبوو ئەچیتە سەر وشە بیانەکە بەڵام ئێمە بەداخەوە یەکسەر ئەچن لە وشە بیانێکەوە دەست پێکەن هیوادارین لەوەی کە هەمیشە زمانی دایک لە پێش هەموو زمانەکانەوە بێت با زمانی دایک بێت لە دوایی زمانەکانی دیکەش گرنگە لەوەی کافێری بین بەڵام با یەکەم جار زمانی دایک لەسەر هەژماری زمانی دایک نەبێ ئێمە لەگەڵ دژی ئەوە نین کە زمانی دووەم و سێم فێر نەبین بەڕاستی چەند زمانی تر فێر بیت ئەوەندە کەسێتیت هەیە ئەوەندە ڕۆشنبیریت فراوانە بێ ئەوەندە زمانەکەی خۆ دەوڵەمەکەی بەڵام تا 10 ساڵی ئەبێ زمانی یەکەم بێت کاتە دکتۆر ئەگەر کەسێک بێوێت کە بە کوردیەکی پەتی قسە بکات و توانای ئەوەی نەبێ یاخود باش نەبێ زمانی بێگانە تێکەڵ بوو بێ لە زمانەکەی لەکوێوە دەست پێ بکات چه سەرچاوەیەک هەیە بووی کە بتوانێت وای لێبێ کە زمانەکەی تاوپەتی بێت چکە من زۆر جار خۆم هەوڵی ئەوەیەم ئەوشمەوێ بۆ لە کاتی پرۆگرامە زۆرترین وشەی کوردی بەکاربێن چونکە ئێمە وشەی بێگانە تێکەڵ بووە بە زمانمان بۆ کەسێکی وەکو من لەکوێوە دەست پێ بکەم چۆن ڕێنماییمانەکەن فەرهەنگەکان زۆر گرنگە پشتی پێبەستن چکە ئێمە لە فەرهەنگەکانە بەڕاستی ئەتوانی زۆرترین ئەو کلێنانی کە هەن پڕ بکرێتەوە دووهەمینیان دیوانی شاعیرەکانمان بەڕاستی گەنجینەیەکی زەنگینە چۆن کەڵکی لێوەرگین سێهەمینیان ڕۆمان و یاداشنامەکەمان یعنی بەڕاستی ئەبێ هەموو گەنجێک بچێت چێشتی مجەوەری مامۆستا هەژاری مکوریانی بخوێنێتەوە ئەبێ بچێت ڕشتەی مرواری مامۆستا عەلادین سوجادی بخوێنێتەوە یعنی ئێمە بەداخەوە هاتوین نەوەکانمان دابڕاندووە لەو گەنجینەی کە هەمانە ئاژێن ئێمە زمانەکەمان هەژارە زمانەکەمان کەم زاراوەیە کەم وشەیە ناتوانێت ئەوە بکە بەڵام ئەوە ئێمەین کە ناتوانین دەستەکان هەمیشە کەناڵە میدیایەکانیش ئەبێ گرنگی بۆ بن ئێمە بەخۆشحاڵیەوە وەکو دەستگای میدیای کورسات هەمیشە گرنگیمان بۆ داوەکەوەی کە ئەو وشە سازێکی جوان و پەتێکی کوردی زۆر کوردێکی پەتی زۆر جوان بەکار بهێنین لەوەی کە شێواندن نەبێت بۆ زمانی دایک دکتۆرەکان زۆر سپاس بۆ ئامادەبوون وادارم لەوەی کە لە کۆنفرانسەکەدا بەشدار بیت و بە هیوای سەرکەوتن و سەفەرێکی خۆش و سەلامەتیش سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس.